سڵاوتان لێ ببینەران و بسەرانی کوردستان 24 بەیانیتان باش و ڕۆژێکی باش دەست پێ بکەن بەخێر هەستن ئەگەر ئێستا هەستاون و بینەر و بیسەری پرۆگرامی ڕۆژ باشن بەدەم ئامادەکردنی نانێکی بەیانیەوە ئەم چلکولەکە لەگەڵ ئێمەیابن لەبەرەوەی کۆمەڵێ بەرگە و بابەتی بەسوود و پڕزانیاریمان بۆ ئامادەکردن بێگومان لەگەڵ دەستپێکردنی گەرما ئێمە پەنا بینە بەرەوەی کە کام خواردنە فێن کە بیخۆین کە کام شوێنە فێن کە بۆی بچین مەلە بکەین لەگەڵەوەی کە بتوانین وەرزی گەرما بەخۆشی و بەباشی تێپەڕێنین بۆیە ئێستش کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە زۆربەی مەلەوانگەکان یاخود شوێنە گشتیەکان داخراون بەڵام کۆمەڵێک خەڵک بە تایبەت دەرەوەی شارەکان بەنا بنە بەر مەلەکردن لە ناو چەم و ڕووبارەکاندا ئەمە بابەتێکە بێ کە بۆ ئێوەمان ئامادە کردووە و بینەر و بسەریە بن جگە لەوەش لە وەرزی گەرمایە زانین کە هەر کاتێک ئارزوی خواردنمان هەبێ کەمترە چین بەلای خواردنە چەور و زۆر قورسەکانە زۆرتر ئارزوی خواردنی دۆندرمەیەک شیرینیەک شەربەتێک و ساردەمەنیەکەکەین ئەمڕۆ لەسەر ئەم تەوەرە لەسەر ئەم بابەتە تەوەری پرۆگرامەکەمان ئامادە کردووە و بەیانیەکە لەگەڵ ئێوەدا شیرینترەکەین جگە لەوەش بڕگە و بابەتی دیکەشمان هەیە بێجگە لەو بابەتانەی کە شیرین و تایبەتن بە خواردن و زانیاری لەسەر خواردن بابەتی پرزانیاریشمان هەیە بەڵام دەستپێکی پرۆگرامەکەمان وەکو هەمیشە بابزانین لە جیهان و لە ناوخۆشی دەگوزارێت لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیشەوە بە کورتەیەک لەگەڵتان بەردەوامە بم. لە هێرشێکی نەژاد پەرستیدا لە شاری کۆنیای تورکیا 7 ئەندامی خانەوادەیەکی کورد کوژران و ماڵەکەشیان ئاگری تێبەردرا کە 30 ساڵە لەو شارە نیشتەجێ بوون هێرشبەران هەمان ئەوانە بوون کە پێشتریش هێرشیان کردووە سەر ئەو خانەوادە کوردە و دوای ئازادکردنیان دووبارە هێرشەکەیان کردەوە وێڕای کوشتنی تەواوی ئەندامانی ئەو خێزانە کووردە کە لە 7 کەس پێک هاتبوون ئاگریان لە خانووەکەشیان بەردا. سەرۆکایەتی هەرێمی کوردستان کوشتنی هەموو ئەندامانی خێزانێکی کورد لە شاری کۆنیای تورکیا سەرکۆنە دەکات. سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە تویتێکدا نووسیوێتی سەرکۆنەی هێرشی سەر خێزانێکی کورد لە تورکیا دەکەین هاوخەمی کە سوکار و خۆشەویستانی قوربانیەکانین ئەوانەی بەرپرسن لەو تاوانە بێهۆیە دەبێت ڕووبەڕووی یاسا بکرێنەوە. لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی فیلادلفیا نێکۆڕێری ئەمریکی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراقی ڕایگەیاند بایکۆتکردنی هەڵبژاردننی چارەسەر نییە لە وەڵامی پرسیاری ئەو ئەگەرەی ئێران و گروپە میلیشیاکان کێشە بۆ شەراکەتی عێراقی ئەمریکی دروست بکەن عێراق چی دەکات؟ کازمی گوتی ئەوە پرسێکی ناوخۆیی عێراقیە و لەگەڵ دۆست و دراوسێکانمان ڕاشکاو دەبین ئێمە کار بۆ بەرژەوەندی عێراق دەکەین. بەرپرسانی تۆکیۆی پایتەختی ژاپۆن ڕایانگەیاندووە لەگەڵ دەستپێکردنی یاریەکانی ئۆلۆمپیاد و بەردەوامیان حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتەکەیان بەرزبوونەوەیەکی بێوێنەی بەخۆبینیوە. هاوکات پارێزگاری تۆکیۆ هۆشداری داوە کە ڕەنگە حاڵەتەکانی توشبوون بە کۆرۆنا لە ڕۆژێکدا بگاتە 4500 کەس. لایەکی دیکەوە دکتۆر شیگریۆ ئۆمنی گەورە ڕاوێژکاری پزیشکی حکوومەتی ژاپۆن ڕایگەیاندووە مەترسیە گەورەکە لەوەدایە درێگ نەکردن بە قەیرانەکەیە. بۆ جاری 11هەمینە وڵاتی ئایسلند بە ئارامترین وڵاتی جیهان دەستنیشان کرا. کۆمپانیایەکی ناوخۆی ئوسترالی هەموو ساڵێک هەڵسەنگاندن دەکات بۆ ڕێژەی تاوان لە وڵاتان بۆ ئەم ساڵیش ئەو کۆمپانیایە ئارامترین و مەترسیدارترین وڵاتی جیهانی دیاری کردو لەو چوارچێوەیەشدا چەند وڵاتێ 163 وڵات لە ئایسلند کە بە ئارامترین وڵات دیاری کراوە بە پێی راپۆرتی کۆمپانیەکە ڕێژەی تاوان لە وڵاتە سفرە تەنیا 30 دادوەریشیان هەیە لەگەڵ ئەوەشدا هاوڵاتیانی ئەو وڵاتە بە یەک زمان قسە دەکەن کە زمانی ئینگلیزیە و ئەوەش بە هۆکارێکی دیاری ئەو ئارامیە دادەنرێت. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. کاتێک گەرما دەست پێ کات یاخود ئێستا کە ئێمە لە ناو جەرگەی وەرزی گەرماکەین و زۆر گەرمە
و زۆر جاریش مەلەوانگەی زۆر مۆدێرن نییە لە هەموو شار و شارۆچکەکان بۆیە زۆر جار هاوڵاتیان پەنا بەنەبەر یاخود گوندنشینان پەنا بەنەبەر ڕووبار و دەریاچەکان کە ئەوە بێتە شوێنێکی ئارام هەم باشیش بۆ مەلەکردنی گوندنشینان و دانیشتوانی ئەو ناوچە دوورە دەستانە. بۆی لەم فیچەرەدا دیمەنی مەلەوانی هاوڵاتیان و گوندنشینان لە بەنداوی ئەستێل کە لەسەر چەمی سمۆرە لە ناوچەی قەرەداخ دەبینین بەیەکەوە. ئەمە لە بەردەکە ڕاتین سەر بە سلێمانیە هاتن بۆ ئەم ئەسیێڵە لەگەڵ هەنێ دۆست و برادر و خۆشەویست و ئەمانەیە هاتن خۆمان پێنەکەینەوە لە بەندای ئەسیێڵ و جەوەکەی گەرمە و پێویست بە خۆفێنکردنەوەکە. ئەوێ بۆ لەمە تیمێکی غەواز دابنرێ بۆ هاوکاری ئەوەی کەمە لە نازانێ ئەو شتانە. بەڕاستی پێویستە تیمێکی خەواسی بۆ دابین کرێت لەبەر ئەوە منتیقەکە تا بڵی شوێنێکی خۆشە شوێنێکی گەشتیاریە بەڵام وا پێویستەکە ئەم تیمە غەواسی لێبێ مجموعەیە شوێنی تایە کەنەڵانە کەندڕە ڕەنگە کەسانێک بێن شارەزانە بن بۆ ئەوەی بۆ مەلەکردن ئەوانە ئەگە حاڵەکاتێکی نەخوازراوی ڕووبا لەو کاتە ئەم تیمە غەواسی لێبێ بەڕاستی نابێتە کارە سادێکی دڵتەزێن. جا لە هاویندا مەلە بکەیت و بتەوێ بڕۆیتەوە بێگومان حەزەکەی یەکسەر خواردنێکی شیرین یان دۆدرمەیەکی خۆش بخۆیت جاگەر لە میوە دروست کرابێەوە باشترە چونکە لە وەرزی هاوین و گەرمایە هەر بەگشتی وایە خواز لەسەر دۆندرمە و ساردەمەنیەکان زیاترە بێت لەگەڵ هاتنی وەرزی گەرماش چەندین جۆری بەتام و ڕەنگی جیاواز دۆندرمە یاخود ئایسکرێم و ساردەمەنیەکان ئەخرێتە بازاڕەکانەوە. شارەزایانی تەندروستی ئەڵێن خواردنی دۆندرمە ئەگەر بە ڕێژێکی زۆر لەگەڵ شۆکۆلات و سۆس بخورێت ئەوە بێتە هۆی زیادکردنی کێشی لەش و زیان نەگەیەنێ بە گەرو و بە گەدەشت چونکە ڕێژێکی زۆر کالۆریتی هابێت. جەختی شەکەنەوە خواردنی دۆندرمە زیان بە جەستە ناگەێنێت و زیان بەخش نابێت بەڵکو چەندین سوودیە بێت بە تایبەت ئەگەر لە میوەی سروشتی دروست بکرێت. ئەژڵێن ئەگەر دۆدرما بە شیری سروشتی دروست بکرێت شەکری تیا بەکار نەهێنرێ ئەبێتە سەرچاوەی سەرەکی کالیسیۆم و سوودی زۆر زیاتر دەبێت. وەکوتم ئەم بەیانی ڕۆژباشتان بۆ شیرینەکەین بۆی کە بتوانن هەر لە دەستپێکی یەکەم ڕۆژی هەفتە و دەستپێکی ڕۆژەکەشدا بە خۆشی و بە پڕوزەوە دەست بکەن بە کارەکانتان بە
ئەو خۆراکانی کە ئەمڕۆ ئامادەیەکەن بە تایبەت کابانەکانی ماڵ و ئەوانش کە لە دەرەوەن خواردن ئامادەکەن پێتانەڵێن کە چۆنێتی دروستکردنی دۆندرمە و ساردەمەنیەکان چۆنە و ئەبێت لە وەرزی هاویندا زیاتر تەرکیز بخرێت سەرکام جۆرەیان و چۆن دروست بکرێت دەپرسین کە ئایا تەنیا لە وەرزی هاوین و گەرما خواز لەسەر دۆندرمە و ساردەمەنیەکان هەیە وەک کێن ئەوانەی کە زیاتر ئارۆزی خواردنیانەکەن ئێمە میوانداری کامەران غەفور کە شارەزای لە دروستکردنی دۆندرمە و ساردەمەنیەکان و شیرینەکان بەگشتی کردومانە لێرێ و هەر پێش هەموو شتێکیش ستۆدیۆ ڕۆژباشی شیرین کردووە بەخێر بێ کا کامەران بەیانێکی باش بەیانی باش بەیانی کارمەندان باش بەیانی و ستافە بەڕێزە باش زۆر سپاس دەکەین کە هەر لەگەڵ هاتنی خۆتان مێزەکە و ستۆدیۆتان شیرین کرد و ڕازانتانەوە بە شیرینیەکانتان وڵازە ئیشەڵا شتی جوانتر و باشتر پێشێژی جەماعەت و هاوادارێنی شاری هەولێر دەکەین ئینشاءالله زۆر سپاس دەکەین بە هیوای سەرکەوتن ئەجا کا کامەران پێم بڵێ ئەوە ئێستا ئەگەر بینەرەکان بیبینن مایکێکە بینن بەڵێ ئەوە کێکەکە لە شێوەی ماکیمان دروست کردووە بە وەستای شارەزای خۆمان ستافەش تورکینە و هەم پاقلاوەکە ستافەش تورکی شارەزانە و هەم ئایسکرێمەکەش هەم ستافەش تورکینە بۆ لۆگۆی کوردستان 24شتان لە سەرداناوە دەستان خۆش بێت وڵی جا شتێکی کەمە بەزی ئەمە لە خۆشەویستیتانە بۆ کوردستان 24 کەناڵ 24 بەڕاستی کەناڵێکی سەرکەوتووە ناو خەڵکدا زۆر جێی متمانەیە هەواڵەکانتان زۆر جێی سەرنجە کا کامەران لە ئەم وەرزەیە بێگومان هەر کاتێ ئەبینی نیوەڕۆ بێ ئەوارە بێت دوکانی دۆندرمەکان یاخود ئەو شوێنانەی کە تایبەتە بە ساردەمەنی و شیرینەکان جمەیانیەت بەڵام پێویستەکە ئێوە کەوەکو خاوەنی ئەو شوێنانن یاخود ئەو خواردنانە ئەو شیرینیانە دروستەکەن گرنگی تەواو بە چی بن؟ وڵای مە گرنگی تەواو بە تەندروستی دەین و دووەم گرنگی تەواو بە ڕێژێ شەکر و ئەو شتانە ئێمە زیاتر شتەکانمان هەموو فرێشە هەنی لە نزبێکی کەم شەکر تێ دەکەین لە بەڵەوەی دەبەر تامەکەی تۆزێک ئەوە بێگەنا زیاتر هەمووی بە شیری خۆماڵە و پشتی تایبەت دروست دەکەین هیچ شتێکشمان نییە بێ مەسەرەن چێژ زیادکە مەسەرەن بۆ نمونە لە وەرزی هاوین سەحەت ئینسان سەحەتی پێ تێک بچێ ئەمە هەموو شتەکانمان فرێشە باشە لەگەڵەوەی کە فرێشە ئێوە زیاتر بەرهەمی خۆماڵی بەکارێنن هەمووی خۆماڵی ئیمە هەوڵتان ناوە بۆ نمونە لە ڕێگەی دروستکردنی و کارتەوە ئەو کارانە یاخود ئەو بەرهەمانەی کە ئێوە ئەیخەنە بەردەست ئەو کەسانی کە حەزیان پێێتی خواستیان هەیە لەسەری هەلی کار بۆ کەسانێکیش بڕەخسێنن کە بۆ نمونە شیری خۆماڵیان هەیە یاخود ئەو شیرە لە کوێوە هێنن ئەمە شیری خۆماڵی خۆمە بەکاردێنین بۆ دۆندرومەی ئەو شیرە مەسەرەن بۆ نمونە ئەو شیرە کە بۆمان دێ بە فرێشی ئەو ڕۆدێ دروستی دەکەین لەبەردەستمانە هەلی کالیش بۆ کۆمەڵک گەنجی جوان و ئەومان ڕاست ئەوە کردووە هەم معمەلەکەمان لێرە لە هەولێرداناوە هەم لە معمەل دۆندڵمەکە و لە پاقلاوە و لە کێکەکەی بە کارمەندی خۆمان ئەو کەسانی لەگەڵمانن هەلی کارمان بۆ ڕەساندوونە باشە کا کامەران بەو پێی کە خۆت ئەم شتانەتان کردو یاخود دوکانەکەتان هەیە خۆشە ئارەزومەندی شیرینی و دۆندرمەی بەڵێ چەند ساڵە خەریکەم کاری خۆت بووی بە وەستای یاخود وەستای تر هەیە و خۆ وەستای ترم هەیە ڕاستی بخۆشم هەندێک ئەزمونمان هەیە بەڵام وەستای شێف فەرقی ئەمە شێفی کارامەمان هەیە بۆ ئیشەکانمان بۆ ڕادپەرێنجی ڕەزامەندی خەڵکی ینی ئینسان مەسەلەن بۆ نمونە ئەو ئیشانە کە دەیکەیت دەبێت شارەزای شتاوەتە بێ شێفەکی مەزبوط ئارەزوێکی خۆشمان بوو لە مێژە مەسەلەن لەوانەیە برم 10 ساڵە حەزم لێیە و ئێستا شکر لەخوای ئەو ساڵوە پرۆژەکەمان کردوەوە لە هەولێرێ بە شتێکی جوان و ناوازە کە ڕێزامەندی خەڵکی شاری هەولێرە کا کامەران زۆر جار حەزکردن لە دروستکردنی خواردن بۆ خۆی شتێکە و خواردنەکەشی شتێکی ترە ئەوانەی کە زۆر جار حەزیان لە خواردنەکەی لەوانەیە حەزیان لە دروستکردنەکەی نەبێ اینجا تۆ لە کامیانی بەخوا من حەزشم لێ و حەزشم لێ حەزەکەی دروستیشیکە بەس ئیشاڵا دروستی دەکەین ئیشەڵا چەند جۆری دۆندرمەتان هەیە خود بە تایبەت لەم وەرزەیە دۆندرمە چۆن بەرهەمەهێنن ئیمە مەسەن دۆندرمەکانمان وەکالەتێکی مەڕاشمان هێناوە لە تورکیا دۆندرمەی بخۆشمان دروست دەکەین مەسەلەن دۆندرمە هەمانە بە شیری خۆماڵی ساف شیری خۆماڵی هەمانە مەسەلەن بە تامەکانی دی مەسەلەن 9 تاممان هەیە زیاتر لە 24 تاممان هەیە بەردەستە ئێستا لە
دوکانمان زیاتریش مەسەلەن ئیشەکانی ما هەمووی فرێشە سەراوڕۆ شتەکان دروست دەکەین بۆ بەیانی ئامادە دەکەین. کێنەوانەی کە زۆرتر خواستیان لەسەری هەیە؟ خواستر والله ئێستا خەڵکی هەولێر زۆر خواست لەسەرە تورک مەسەلەن خەڵکی زۆر تورک دێتە لا من عەرەبن دێن گەشتیار زۆر دێن زۆر ڕیان لێ لە خواردن شتەکەی. کەواتە میوانی بیانیش ئارەزووی بەرهەمە خۆماڵیەکانی بەڵێ میوانی بیانیشمان هەیە بەڵێ ئەو سەفارەتانان جار بەجار دێنە لامان یان بۆیان دەنێڵین جار وایە مەسەلەن بە دیلیڤەری ئەوانەما هەیە گەیاندنیشمایە بۆ هەموو شار و شارۆچکەکان. بەڵێ کاک کامەران زۆر جار لەوانەیە ئەم شیرینیە کە دروستیەکەن بتوانن بینێرن بۆ شوێنێک یاخود کەسانێک وەکو دیاریەک بیبەنەوە بەڵام دۆندرمەکانیش ئەتوانن هیچ شتێکتان کردو بۆی کە بگاتە شوێنیان بە دیلیڤەری نێرن بۆ ماڵانەکەداواکەن بۆ ناو هەولێر هەمانە بەس بۆ دەرێ هەولێر نیمانە بەتەمانە ئەو کارگەی بێنین کە نەوع بەفرەکە تایبەتە بۆ مەسەلەن بۆ 72 ساعاتیە بۆ هەموو شار و شارستانی عێراق دەتوانی بینێری بەس ئیشەڵا لە ئایندەماندایە بیهێنی ئیشەڵا. باشە کاک کامەران ئەو موادانەی بەکاریە بۆ دۆدرمەیە کە زۆر بمێنێتەوە هەم بە فرێشی بمێنێتەوە هەم تام و ڕەنگیشی تێک نەیە چی و چی بتێکەنەوە؟ والله ئیما مەسەلەن نسبەتی کەم شەکل تێ دەکەین ئەویدی مەسەلەن هەموو میوەی فرێشیە مەسەلەن ئێستا بۆ نمونە پرتەقاڵە مەسەلەن ئەو میوانەی کە بەردەستمانە بە فرێشی لەگەڵ تێ دەکەین هیچ موادێکی حافیزە و موادێکی غێر لە تەندروستی تێ ناکەین بە فرێشی دایدنێنە ناو بەڕادەکان پێشکەشی هاوڵاتیان دەکەین بۆی کە ئەو دۆدرمێ پێم وابێت تۆزێک جیڕی بنوێنێت بەخەس بێتەوە مادی سەعلەبی تێیەکەن ئێوە ئەمە سەعلەبی تێ ناکەن بەکاری نایەنن بەکاری نایێنین ئەمە ساف شیری خۆماڵەیە بەکاری نایێنین لەبەرەوەی سەحلەب ئینسان مەسەلەن بۆ نمونە زیانی هەیە بەس ئەو شیرە بە مەسەلەن بۆ وەستای شارەزاما هەیە دروست دەکەن مەسەلەن زیاتر لە 7 ساعات 8 ساعات دەخایەنێ دروستکردنی ئەوە نیە مەسەلەن موادە شتێکی 8 ساعات بەس زیاز ئەوە لێ دەکات تا ئەو جیڕەی دەردەچێت. بەڵێ ئێستا کاک کامەران بۆ نمونە چەند تامین دۆندرمەتان هەیە لە میوەکانیش لە ناوخۆی کوردستانیان لە دەرەوەی هێنن؟ میوەکان زیاتر ناوی خۆی کوردستانما هەیە و دەرشما هەیە 24 زۆر دۆندرمەما هەیە ئێستا بەردەست هەمووی بەتامی میوە؟ هەموو بەتامی میوە. چی و چیتان هەیە کە زۆرتر لەم وەرزە؟ واللهی زۆرتر لەم وەرزە مەسەلەن پرتەقال زۆر باشە مەسەلەن مەسەلەن بۆ نمونە قاوە هەیە مەسەلەن بۆ نمونە لیمۆ هەیە شیری فرێژ مەسەلەن بۆ نمونە ئەوانە زۆر خەڵک زۆر تەڵەبی لەسەرە فراولەیە مەسەلەن فراولەما هەیە توما هەیە مەسەلەن زۆر تامەکانما هەیە بە فرێشی. هەنجیریشتان هەیە؟ هەنجیریشما هەیە گوندۆریما هەیە زۆرمە وەڵای ئیدی زۆرە بۆ دۆندرمەوە ئیدی زۆرە بەس بەڕاستی ئێستا 24 تاممان بەردەستە. دەستان خۆش بێ ئەو ڕنگانەی کە بەکارن بێگومان پێویستی بە ڕەنگە بێ گەر میوەکە یاخود ڕنێکی وانە بێ ڕەنگی سروشتین یاخود زیانی هەیە زیانی ڕەنگی سروشتی نیە بەس هیچ زیانی نییە ئەوە مەسەلەن بەرنام ئایزۆیە لەسەر ئەو شەریکەی کە بۆمان دێنێ هیچ زیانێکی نییە بەس فقط مەسەلەن ڕەنگەکە گەنا زیانی هیچ نییە. بەڵێ بۆ نمونە کەسانێک هەن لەوانێ نەخۆشیان هەبێ شەکرایان هەبێ نەتوانن ئێوە بۆ ئەو کەسانە چیتان کردووە؟ شیرینی تایبەتان هەیە؟ شیرینی تایبەتیمان هەیە کێکمان هەیە عمۆتەکمان هەیە بێ شەکرە بێ شەکر ئیدی بەس بە شیری لە باتی شەکری بە دیرمایە هەنگوین تێ دەکەیت. هەنگوینی خۆماڵی؟ هەنگوینی خۆماڵی بڵێ خاسایی شەکری تیانی لایزای خاسە ئینشاءڵڵا. دەستان خۆش بێ کاک کامەران لە وەرزی هاوینە زیاتر خەڵک پەناباتە بەر دۆندرمە و ساردەمەنیەکان ئێوە بۆ وەرزەکانی دیکە تەنها شیرینیتان هەیەیان هەوڵتان ناوە ئەو ساردەمەنیانش لە وەرزەکانی کە هەبێ؟ هەمان لە وەرزەکانی دی مەسەلەن ئێستا بۆ نمونە ئەو ساردەمەنیە کە سا فرێش بوو دستانانش بی خۆی کێشەت نییە ئەنی هیچ لە ئەوەی ناکە مەسەلەن ئەگەر مەسەلەن ئەو پاقڵاوە زیاتر دستانان دەڕوە دۆندرمە مەسەلەن شەربەتوانە هاوینان زیاتر دەڕوە کێک دستانان زیاتر دەڕوە هاوینانیش دەڕوە دستانان زیاتر هاوڵاتی خواسی لەسەرە لەسەر کێک کوشتەکانە. ڕاستە ئەی لە شەربەتەکان یاخود گوشتراوی میوەکان چی و چیتان هەیە؟ وڵا گوشتراوی میوەکان زیاتر لە 12 زۆرمان هەیە بەردەستە ئێستا مثلا لە پرتەقاڵە لە سێوە لە جێزە لە مثلا لە لیمۆیە ئەوانە هەمووی فرێش ینی ئەو کاتێک کە کەسێک خواستی لەسەر داوای ئەمە هیچ شتێکمان نییە مەسەلەن بۆ نمونە مادەشکە بێ هەمووی فرێشە
جیاواز لە هەموو شیرنەمەنی و ساردەمەنیەکان ئیمە هەمووی فرێشە. باشە زۆر جار بۆ نمونە کە بە فرێشی دروستەکەی لەوانەیە ببێتەوەی ئەوەی کە ئێوە قازانجێکی زۆریش نەکەن چونکە ئەگەر لەو دەقەیە بیکەیت بمێنێتەوە خەسارە بێت. ئیمە مەسەلەن بۆ نمونە ئەومان نییە مەسەلەن ئەوڕۆ مەسەلەن تەڵەب مشتری تەڵەب دەکا بۆی دروست دەکەین هیچ شتێکمان نییە ئەو کە خواسی لەسرە بۆی دروست دەکەین. بەڵێ کاکامەران جگە لە کێک و شەربەت و شیرینی ئەوانە ئێوە هەوڵتان نەیەوە هەنێ خواردن دروستکەن کە براندێکی کوردی بێ بتوانن ڕەوانەی هیچ ناشارەکانی دەرەوەی بکەن خواروی عێراقی بکەن. بەخوای لە بەرنامماندا هەیە پرۆژەکەی زۆر گەورەکەی چکەمە پرۆژەکمانی ناوەتە شاری هەولێر یەکەم جارە پرۆژە بێ بەس ئیشەڵا لە ئایندە بەرنامەما هەیە بە ستافێکی کارامە ستافی هەموو خۆماڵی ئیشەڵا هەمووی کارمەندی خۆمان دێنێ دەرەوەی وڵات ئیشەڵا دەرێ مەسەلەن دەرەوەی شارەکانی عێراق و مەسەلەن ئەوانە بەرنامە لە بەرنامماندا هەیە ئیشەڵا وەکو براندێکی کوردی. بەڵێ وەکو براندێکی کوردی. کاکامەران بۆ نمونە ئاهەنگێک جژنی لەدایک بوونێک چۆن ئامادەکاریەکان ئێوە ئەوەشتان هەیە کە بنێرن؟ بەڵێش بۆ هەموو ئاهانگکانمە هەمانە بۆ شوێنی مەسەلەن لەدایک بوون و ئەو شتانە جێی خۆمان هەیە مەسەلەن بۆ خوتو بۆ ژمارەکردن و ئەوانەی کە ئەوانەشمان بەردەستە لە هەموو مەسەل لە شیرنەمەنی لە کێکەکان هەمووی بەردەستە بە شوێری تەڵەبی ئەو کەسێک کە دێتە لامان بۆی هەر لە هەولێرە لقتان هەیە خود لە شارەکانی دیکە وڵی جارێ بەس لە هەولێر جارە تازە تقریبا شتەکە نوێیە ئینشاءڵڵا لە ئایندە هەموو بۆ شار و شارەکانی ئینشاءڵڵا لە قوشتی دەکەینەوە تەماخۆی. باشە پێتان وایە کە شیرینی یاخود ئەم بابەتانە خواردنی سەرەکی کوردستانیانە یاخود ئارەزووی ئەوەکەن کە ئەبێت چۆن بێت مادەم خەڵک زۆری حەز لێ ئێوە ئەوڵێن بە چ ستانداردێک بێت؟ ئمە ستاندارە مەسەلەن ستانداری ئەو وەکالەتی خۆمان تورکیایە کە هینامانە تێر بە ژێری ستانداری وێ دەڕۆین خەڵک زۆر ئارەزووی لە شیرنەمەنی ئێستا خەڵک زۆر مەسەلەن حەزی لە شیرنەمەنیە خاستن ئێستا وەرزی هاوینە زۆر حەزیان لە دۆدڵمەکەیە ئەویش ئەو بڕاندەکە هینامانە ینی لە هەولێر نەهاتۆ عێراقیش ئینشاڵڵا لە هەموو شارەکانی کوردستانیشە بێت. کاکامەران هیچ ڕاوێژکارێکی پزیشکیتان هەیە تەندروستی کە بتوانێت هەم فەحسی کوالیتی خواردنەکەتان بۆ بکە بۆی کە بتوانێەوە باشترین کوالیتی پێشکەشی خەڵک بکەن؟ هەر ئیمە بخۆمان مەسەلەن بۆ نمونە نەفەرێکمان لەگەڵە هەر لەو شەریکەی لەگەڵمان بۆیان نردوینە تێستی هەموو خواردنەکان دەکەن پێشەوەی بیدەنێ خەڵکی تێستی هەرم خواردنەکان دەکەین ئەنی بە ستاندەرێکی مەسەلەن بۆ نمونە عالەمی ئەوە نەم ستاندەرێکی عالەم پێشەوەی بیکەینە بازاڕ و بیدوێنێ بەر خەڵک تێستی دەکەین لە هەموو جۆرێکی مەسەلەن لە جۆرەکانی کە بەی بەردەستە لە شوێنەکەی خۆمان. جاخۆی ئەڵەن لە دروستکردنی شیرینی و ئەم بابەتە خۆشانەیە ژنان زۆر شارەزان بزانام لای ئێوە ژنتان هەیە وەستا بێت شێف بێ بتوانێت یارمەتیتان باوشتان لەگەڵا دروستکایە ئافرەتمان 4-5 دانەی خەڵکی خۆمان هەر لەگەڵوانە یارمەتی وان شێفەکانی مەدەدەن لە هەموو جۆرەکەی مەسەلەن لە پاخلاوەکەی دوودانەما هەیە لە ئایسکرێمەکەی دوودانەما هەیە هەرە بێ دەستی خانومیتیان بێ خانم ئیشەکان بەڕێوە ناچێت جوانترەوان لە ڕازانەوە هەم لە تەرکیزکردنە بە هەردوو لا جوانتر دەرەچێت. ڕاستە کڕیارەکانتان زیاترکێن بۆ نمونەیەوە گرنگی بەوایەن ئەگەر منداڵێک زۆرتر ئارەزووی شیرینیە کە ئایسکرێمەکەکە چۆن ینی بۆیە ڕازێنەوە چۆن واکەن کە ئەو منداڵە دڵی خۆش بێ لە کاتی خواردنیە بە شێوازێکی تایبەت بۆ مناڵەکە بۆ کەسەکەی برازێنەوە مەکە ئەوەی کە خەڵکە و مشتری دەکە لێتە دیتەلامان بە گوێرەی ئارۆزوی ئەو کەسەی مەسەلەن شتەکانی بۆ دەڕازێنەوە مەسەلەن منداڵ هەیە دڵێ ئەو هەم بۆمان بڕازێن و بە شێوەی بۆی دەڕازێنینەوە ئەنی شتافی شارەزاشمان هەیە لەسەر نەفرێکمان هەیە شارەزایە لە بوارەی منداڵان بەدڵی ئەو منداڵی کە دێتە لامان بۆی دەڕازێنینەوە زۆر گرنگە کاکامران چونکە زۆر جار کاتێکە لەگەڵ مناڵەکەتە چیتە شوێنێ ئەو کەسێک کە خواردنەکەی بۆ ئامادەکە یا خودە یاتە دەستی کارمەندەکە بە شێوەیەکی ئەوەندە جوانە یا پێی کە مناڵەکە ینی حەزی بۆ خواردنەکە زیاترە بێت. ڕاستە ئیمە زیاتر مەسەلەن بۆ نمونەکە ئەو کارمەندەی هەمانە هەموو شارەزانە هەمانەکە لە ناو دوکان هەموو شارەزانە بە ئەو منداڵەکە دێتە لامان بە دڵخۆشی دێتە لامان بە دڵخۆشی دەڕواتەوە
دەستان خۆش بێ. کاک کامەران ئێستا بیرم لەوە کردو ئەم مایکی کە دروستان کردووە ڕاستەکیەکە بەڵام بەشێکی زۆری هەویریەوێ کە تێدا سرف بکەیت و بەشێکشی لێ ببڕیت. ئێوە چیەکەن ئەم کاتە چۆن دروستیەکەن ئەوانی کە زیابە چی لەکەن؟ ئەوەی کە مەسەلەن بۆ نمونە ئێستا ئەو مایکەمان دروست کردووە بە شێوەی مایکە بەڵام کێکە. ئەوەی کە مەسەلەن بۆ نمونە ئەو عجانە و ئەو کێکەی ناوی کە زیاد دەبێت شوێنمان هەیە بەکاری ناهێنەوە یەک جار بەکاردێنێ بەکاری ناهێنەوە ئیدی. باشە بۆ نمونە ئێستا ئەم مایکە کە دروستان کردو بێژگەلەوەی کە چەندێکتان لێ بەکارێنەوە چەندێکی ویستا دروستان کرد؟ خۆی تقریباً وەختی زۆر ویست. چەندێک بەخوای تقریباً 5 ساعتی ویست. 5 ساعت؟ وەڵات چکەوە وردەیە ئیشێکی کەم نیشی. ئەمە بەعجین کردوتانیان کرێمە؟ واللهی بەکرێ هەردووکی و ناویشی نۆتێلا و پێکاتەکانی خۆمانەیە و خەڵتەی خۆمان جیاوازە بە وەستای شارەزای خۆمان. یعنی مایکەکەی کورسان 24 ناوەکەی نۆتێلا و چۆکلێتی تێ؟ بەڵێ. دەستان خۆش بێ. ئەو ڕەنگانی کە بەکارتیان هێناوە ڕەنگی ڕووەکی و سروشتین؟ زیاتر بەڵێ هەموو ڕەنگی ڕۆشی و سروشتینە بەکاری دێنێت چکەوە ئەو ڕەنگانە هەمووی دەخورێ. نابێ ڕەنگەک بێ مەسەن زیانی هەبێ بۆ تەندروستی. ئەوایە ڕاستە. ئەی ئەمەیان چییە؟ ئەمە تایبەتێکی خۆمانە کە پێ دەڵێن دووس قەدایف ناوی مەسەن ژێرەکەی هەمووی ناوەکەی فستەقە ژێرەکەی فستەقە و بە پێوەی مەسەرەن تەڵەبیە دەتوانین ناوەکان بنووسین ناومان هەیە چەند ناومان هەیە بۆیان دەنووسی. ئێستا من بۆ یەکسەرۆم ئاوا سێرم کردوتم ئەمە لەوانەیە کونافە بێ و بەس بانەیەڵم کونافە نەبێ بەڵام باش بوو نەمودەوە شتێکی ترە تایبەتە تایبەتە. دەستان خۆش بێ شێوازەکەی هەم واکات کە ئەو کەسەی حەزی پێێتی زیاتر ئارۆزوی بکات. تازەمان دروست کردووە ئەم بانە دروست ئەو بانی دروستمان کردو دەستی لێ دەمزانە چۆنە ئەم بانی دروستمان کردووە. ئەگەر شتەکانی مە هەموو فرێشە ڕۆژانە چ بەردەستێت دروست دەکەین. من پارچێکی لێ بکەم و هەرچەندە بەیانیە ناتوانم شیرینی زۆر بخۆم بەڵام تازەیە زۆر تازەیە دیارە هەر لە کاتی بڕینەکەی بزین ئەگەر ئێستا ئەوەنە تازەیە کە هێشتا دیارە. دەستان خۆش بێ. ئەوە هاوکارانم دوایی بەشیانەیە من ئێستا نەیەخۆم دوای لەگەڵ ئەوانە بەشیەکەی چونکە بەیانیان بەڵام زۆر تازە و جوانە ببورن بە ئیجازەی بینەران کە شیرینەکە زۆر جوانە بە ئێوە ناخۆش دەستان خۆش بێ زۆر جوان دروستان کردووە. کاکامران بە هیوای سەرکەوتن بە هیوایەوەی کە گرنگی زیاتر و زیاتر بە بەرهەمی خۆماڵی بدەن ئەوە ئامانجی سەرەکی ئێوە بێت. سپاسان دەکەین سپاسی ئەو کەناڵە جوانە دەکەین سوپی جەنابەت دەکەین سپاسی ئەو کارمەندانی لە پشت کامیرا هەموو سپاسیان دەکەین ئینشاڵڵا جێ ڕەزامەندی هەموو خەڵک دەبین جێ ڕەزامەندی گۆش دەبین ئینشاڵڵا. ئینشاڵڵا زۆر سپاس کاکەمران دووبارە بەخێر هاتی سپاس بۆ شیرینیەکانیشتان سپاس دەکەم ئافرەتان ئینشاڵڵا جێ ڕەزامەندی هەموو لایەش دەبین ئینشاڵڵا. زۆر سپاس دەکەین. ئێستاش بەیەکەوە با بزانین ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان چۆنە.
هەندێک ناوچە هەیە لە کوردستان جا هەر پارچەیەکی بێ زۆر سەختە ناوچەکە خۆی هەڵکەوتەکەی وایە کە سەختە ژیان تێدا ئاسان نییە بەڵام لەگەڵەوەشە جوتیارانی و ناوچەیە دانیشتوانی و ناوچەیە بە جۆرێک خۆیان گونجاندووە کە کاری قورستریش ئەەکەن بەڵام ژیان بەردەوامەکەن جوتیارانی گوندەکانی ناوچە شاخاوەکان لە پارێزگای ئاگریکە لە باکووری کوردستانە لەو شوێنە بەرزانەی کە ناتوانرێت بە دەڕاستە درێنە بکرێت بە ئاسانی مەکاین بەکاربهێنرێ ئەوان بە مەڵەغان یان کەرەمتوو گژوگیا لە ناو کێڵگەکان و دەشتەکانیان نەبڕنەوە بۆی کە لە وەرزی زستانە بە ئاژەڵەکانیان بن لێستاوە زەخیران بۆ خەن ئاگریش یەکێکە لە ناوەندە گرنگەکانی کشتتوکاڵ و ئاژەڵداری و زۆرینەی خەڵکی ناوچەکەش بۆ کارانەوە سەرقاڵن و هەرچەندە قورسیشە بەڵام ئەوان کارەکانیان بە باشی ئەنجامەدەن. جوتیاران و ئاژەڵدارانی ناوچە شاخەویەکانی پارێزگای ئاگری لە باکووری کوردستان لەو ناوچانی ئامێری دەڕازیان ناگاتێ و ڕێگاکان سەخت و دژوارن ناچارن بە ئامێرە دەستیەکانی وەک مەڵەغان یاخود کەرەمت و گژوگەی زەوی و ناودەشتەکان دروێنە بکەن بۆ ئەوەی بەو گژوگایە لەوە ڕیوەرزی زستانی ئاژەڵەکانیان دابین بکەن. Biz ot biçiyoruz, ondan sonra topluyoruz. تەمەنم زیاتر لە 6 ساڵەوە نیوەی تەمەنم لە درێنەکردن گژوگیا بەسەر بردووە لە ڕابردوودا دەڕاستە نەبوو هەموو خەڵک هەر بە مەلەغان درۆنەی دەکرد ئێستاش ئەو ناوچانە ڕێگاکانیان سەختە و ناتوانن دەڕاستی بۆ ببین بە مەلەغان گژوگیا بۆ ئاژەڵەکان درێنێ دەکەین. لە ناوچە تەختەکان جوتیاران لە ڕێگەی دەڕاستە و تراکتۆرەکانەوە گیایەکان دەبڕن بەڵام ناچارن لە ناوچە بەرز و سەختەکان بە ڕێگا نەریتیەکان هەمان کار لە ڕێگەی مەڵەغانەوە ئەنجام بدەن. دانیشتوانی گوند و ناوچە دوورەدەستەکانی پارێزگای ئاگری زۆرینەی کارەکان بە هەرەوەزی دەکەن بۆیە کاری دروێنەکردنی گژوگیاش هەر بەو شێوەیە ئەنجام دەدەن. Ben burada tırpan çekiyorum benim. ئێستا کاتی درێنەکردنی گژوگیایە ئێمەش کارەکە بە هەرەوەزی دەکەین و گژوگیا درێنە دەکەین ئەو گژوگیایەی درێنەشی دەکەین لە وەرزی زستان بە ئاژەڵەکانمان دەدەین. Her sene böyle biçiyoruz, her sene böyle. پارێزگای ئاگری لە باکووری کوردستان کە بە یەکێک لە ناوەندە گرنگەکانی کشتتوگاڵ و ئاژەڵداری دادەنرێت بە مەبەستی دابینکردنی لە وەڕی ئاژەڵەکان لە زستاندا جوتیارەکان کات و ساتێکی ناخۆش و پڕماندوێتی لە ناو چڵگەکان و با درێنەکردنی گژوگیا بەسەر دەبن. زۆرینەی دانیشتوانی ئەو پارێزگایش بەتایبەت گوندنشینەکان با کاری کشتتوگاڵی و ئاژەڵداریەوە سەرقاڵن بەشی زۆری کارەکانیش لەسەر شێوەی نەریتی کۆن و با ئامێرە دەستیەکان جێبەجێ دەکەن. بۆی کە دەستپێکی ڕۆژەکەتان بزانن نرخی بازار چۆنە لە ڕووی دارایی خۆتانەوە بزان ئەمڕۆ بازاڕیەکی باش بکەن چونکە زانین کە هەموو ژیانی ڕۆژانەمان بندە بە بەهای دراوە بیانیەکان چونکەڵەن دۆلار بەرز بۆ تۆ نزم بۆ تۆش نرخەکان هەمووی دیاریەکات یاخود بە هەمان شێوەش نرخی زێڕیش هەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستانیش کاریگەریە بێت لەسەر باری دارایی هەر هاوڵاتێک لە هەرێمی کوردستان ئێستاش بابزانین بەهای دراوەبیانەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان چۆنە و چ گۆڕانکاریەکی تێدا کراوە کە بەم شێوەیە بێت ئەگەر هاوکارانم بیکەنە سەر شاشەکە $100 ئەمریکی بەرامبەر بە 147,875 دینارە و هەروەها 100 یۆرۆ بەرامبەر بە 174,500 دینارە و 100 پاوەند 204,000 دیناری عراقیە 100 لیرەی تورکیش 17,190 دیناری عراقیە 100 تومەنی ئێرانی بۆتە 5,910 دیناری عراقی. جگە لەوانە مسقالێک زێر عیار 24 بە 430,000 دیناری عراقیە و مسقالێک زێر عیار 21 380,000 دیناری عراقیە و مسقالێک زێر عیار 18 324,000 دیناری عراقیە. کەسانێکان سڕی مهنەیان هەیە زۆرجار بە کەسیش ناڵێن یان جاری وایە ئەوەندە جوان ئەو کاراکەن کە کەس سەریان لێ دەرناکاگەر لەبەر چاویشیان نابیکەنەوە هەروەک چۆن هونەرمەندێکی پەیکەرتاشی فەڕەنسی خۆی پەیکەرتاشە بەڵام کارێکی جیاواز لە پیشەکەی خۆیەکات
ئەو هەر بە تەکنیکە هوەریەکەی کارەکات کە سابوون لە قماشی بەکارهاتوو دروست دەکات. من بینیمانە سابوون لە چەندین موادی زەیت و بابەتی تایبەتی کیمیایی دروست دەکرێت، بەڵام ئەم پەیکەرتاشە فەڕەنسیە بە چەند قۆناغێک سابوونەکان دروست دەکات کە سەرەتا قماشەکان لە ئاودا دەنێت و دواتریان خاتە ناو فڕنێکەوە، پاشان هەموو سابوونەکان بە یەک قەبارە و قاڵب ئامادە ئەکرێت. هەروەها چەندین پەیکەریش لە سابوون و ئەو قماشانێک کە ماوەتەوە دروست دەکات. با من زیاتر باسی نەکەم، خۆتان لەم بابەتەدا بە وێنە و بە ڤیدۆ ببینن. لە کارگەیەکی دروستکردنی سابوون لە فەڕەنسا جگە لەوەی کار دەکات خولیای دروستکردنی پەیکەریشە بە سابوون. کە دەست بە کار دەکات هێشتا نازانێت چ جۆرە پەیکەرێک دروست دەکات. و لە ناو کارەکان بیرۆکەکانی بۆ دروست دەبێت. ئەو لە جۆری یاریکردنێک هونەرەکەی دەبینێت. هونەرێک کە بە چەند کەرەستەیەکی سادەی وەک پارچە قوماش و سابوون پەیکەرێکی جوان و ناوازەی لێ دروست دەکات. ئەمە کارێکە کە لە ناکاو بیرۆکەیەکم بۆ دروست دەبێت، بۆیە ناتوانم بڵێم کە کۆتایی کاری پەیکەرەکەم چییە. من حەز دەکەم یاری بەو سابوونەشلە و ئەو کەرەستانە بیکەم کە بەکاریان دەهێنم. بۆ ئەوەی کارە هونەریەکەی جوان و سەرنجڕاکێش بێت، دەبێت زوو بیرۆکەکانی لە ناو کارەکەیدا جێبەجێ بکات. چونکە قماشە ئاوێتە بۆکان بە سابوون لە ماوەیەکی کەم وشک دەبنەوە و شێوە دەگرن، بۆیە کاتێکی زۆری بۆ بیرکردنەوە لە بەردەمدا نییە. زۆر لێچ و لێخنە زۆر سەخت کۆنترۆل دەکرێت، دەبیت بە دەستکێش کار بکەم کە قماشەکان لە سابوونەکە هەڵدەکێشم کێشیان قورس دەبێت و دەخلیسکێت، هەرچەندە کارێکی قورسە بەڵام بۆ من چێژ بەخشە. لەم پەیکەرە سابوونیە هیچ کەرەستەیەکی دیکە جگەل لە سابوونی تواوە و چەند پارچە قماشێک هیچی دیکە بەکار نەهاتووە. دەبێت بە فشار بەیەکەوە بیان نووسێنێت تاو کاتی وشک دەبێتەوە. ئەم کارگەیە جگەلەوەی شوێنی کارکردنی فرێدریکە بۆ تاوەرشەیەکیش بۆ دروستکردنی پەیکەرەکانی. ئەوەندە جیهان تووشی پیسبوون بووە، ژینگە بەگشتی هەموو زەوی ئەوەندە دووچاری پیسبوون و خراپبوون بۆ تۆ کە ئێستا زۆربەی کۆمپانیەکان هەوڵەیەن کە لە ڕێگەی هەر کارێکەوە بێ خزمەتێک بە پاکردنەوەی ژینگە بکەن. کۆمپانیەکی بواری تەکنۆلۆژیا کە شوێنێکی لەسەر شێوەی یاریگایەکی داخرا و لەوا شوی پایتەختی پۆڵەندا دروست کرد، بۆی کە لە ڕێگەی سیستمی ئیکۆلۆجی زیرەکەوە هەوای پاکی سروشتی بۆ شارەکە دابین بکە. واشۆ کە پایتەختی پۆڵەندا بەیەکێک لە خراپترین شارەکانی ئەوروپادانرێت لە ڕووی پیسی کەش و هەواکەوە و پێشبینی دەکرێت ساڵانە 50,000 کەس بەهۆی نالەباری کەش و هەوا و ژینگەوە گیان لەدەست بدات. بۆ هیواین کە هەرێمی کوردستان بپارێزین و قەدری ئەم پاکی و سەلامەتی ئێستا بگرین کە لە هەرێمی کوردستاندا هەیە کە ژینگەیەکی ئێستا پاکمان هەیە. وامە بینن ڕاستە پیسە هەوڵێن کە پاکرێتەوە و لە ڕێگەی کەمتر بەکارهێنانی پلاستیک و دووکەڵ و هەموو ئەو مادانەی کە زیانی هەیە ڕێبگرین لە پیسبوونی وڵاتەکەمان تا نەگاتەوەی خوا نەخواستە ساڵانە 50,000 کەسمان وەکو واشۆ لە پۆڵەندا بەهۆی پیسبوونی ژینگەوە گیان لەدەست بات. وارشۆی پایتەختی پۆڵندا بە یەکێک لە پیسنی شارەکانی ئەوروپا دانرێت و بەردەوام هۆشداری دەبارەی ژینگەی شارەکەەوە دەدرێت. بۆیە کۆمپانیایکی بواری تەکنەلۆژی سیستەمێکی نوێ و پێشکەوتووی لە سەرشێوەی یاریگایەکی داخرا و لە سەنتەری شارەکە دامەزراندووە بۆی گازە پیسکەرەکان و دوانەکسیدی کاربۆن بە ڕێگەی سروشتی پاک بکاتەوە و بکرێتە وزەیەکی پاک. بەهای دەنانی ئەم سیستمی پاکەرەوەی هەوا کەمە و زۆر نییە. پێشنیاز دەکەم هەموو باڵەخانەکان سیستمێکی لەو شێوەیە بۆ دابدرێت بۆ ئەوەی ڕێگری لە پێشبوونی ژینگە و هەوای شارەکەمان لە ڕێگەی باڵەخانەکانەوە بکرێت، چونکە شارەکەمان پێویستی بە وزەی پاکە. کۆمپانیەکە سیستەمەکەی لە نزیک یەکێک لە کەناراوەکانی واشۆداناوە و چەند کارمێندێکیشی بۆ وەڵامدانەوەی پرسیاری و هاوڵاتیان تەرخان کردووە. هەروەها کۆمپانیەکە دڵنیایی دەدات کە سیستەمەکە هیچ مەترسێکی بۆ ئەو کەسانە نییە کە لە نزیکەوە بەرکەوتنیان لەگەڵیدا هەیە.
بە پێچەوانەوە ژینگەی شار پاک دەکاتەوە و هەوای پاک بۆ هاوڵاتیان دابین دەکات. هاوڵاتیانیش لە هەموو تەمەن و ڕەگەزەکانەوە بە دەوری سیستەمەکەدا دەسوڕێنەوە و یەکێکیش لە هۆکارەکانی پیسبوونی هەوای وارشۆ بەکارهێنانی خەڵوزە. ئەف دەرفەتێکی باشش بۆ کۆزارۆک کە هەناسەیەکی پاقش بکشینن. ئەم لە باژارێکی دژین کۆهێژی گەلک ژی خەلکێ خەلوز بکارتینن. لەوما ژینگە و هەوایە باژارێمە گەلک مەترسیدارە. هیویدارم ئەف سیستەم لە باژارندێژی بێدانین. بەپێی دەتاکانی ئاژانسی ژینگەی ئەوروپا کە مانجی ڕابردوو بڵاوکراوەتەوە، وارشۆی پایتەختی پۆڵندا لە ڕێزبەندی 323 شاری ئەوروپا لە ڕووی پیسی ژینگەوە لە پلەی 269 ژینگە و هەوای پیسی شارەکە بە مەترسیدارترین هۆکار بۆ سەر تەندروستی هاوڵاتیان هەژمار دەکرێت. بە گوێرەی دەتاکانیش پێشبینی دەکرێت ساڵانە 50,000 کەس لە وڵاتێکی 38 میلیۆنی وەک پۆڵندا بەهۆی پیسبوونی ژینگە و هەوا و گازە پیسکەرەکانەوە گیان نەدەست بدات. ئێمە قەت لە خۆمان پرسیوە بڵێن بۆچی ئاڕۆین یاخود زۆر جار وڵاتێکە بین لە تەلەڤیزۆنە خۆزگە دانیشتوی وڵاتە بووینایان بڕۆشتینە بۆ ئەوە گەشتمان کردە. بەڵام ئەوەتە لە دوورۆی بینین جوانە، بەڵام ژینگەیەکی ئەوەندە پیسەیە کە ساڵانە 50,000 کەس بەهۆی ئەو ژینگە پیسەوە گیان لەدەست دەدات. سوپاس بخواکە ئێمە لە کوردستانە ژین هێشتا ژینگەیەکی پاکمان هەیە. ئەتوانین بە ئاسانی هەناسەی تیابین، ئەتوانین بەڵام لەگەڵەوەشدا ئەگەر ئاگامان لێ نەبێ، ئەگەر ئەوەندە بێگوێدانە پیسکردنی و بێگوێدانەوەی کە ئەو هەموو ڕێژە بێشماری پلاستیکە بەکاری هێنین، ئەوە چەند ساڵێکی داهاتووەمان لێ بڵێن وڵا لەبەر پیسەکەی ڕاکەین، ئەو کات شوێنێکی باشیش و پاک نامێنەوە کە کوردستان تیا بژین. گرنگیدان بە خواردنەوە یاخود بە خواردنە تەندروستیەکانیش بۆ خۆی بەشێکە لە ژیانکردنێکی تەندروستانە. ئێمە هەمیشە لە پرۆگرامی ڕۆژباژە گەڕین بۆ و بابەتانەی کە ئەبێتە جێی ڕەزامەندی یاخود گەیاندنی زانیاریەک بە ئێوە، جا چ لە ڕووی ژینگەیەوە بێت چ لە ڕووی تەندروستیەوە بێت. ئێستا باسیەوەتان بۆ کەم کە یاخود سەرنجتان بۆ ڕاکێشم کە خواردنەوەی ئاوی گەرم چەند بەسوودە. لەوانێ بڵێن بەم گەرمایە چۆن نتوانین ئاوی گەرم خۆینەوە، نا هیچ نەبێت سەهۆڵاو مەخۆنەوە، چونکە بە گوێرەی راپۆرتەکان یاخود راپۆرتێکی پێگەی دیلی مدیکال ئینفۆ کە بڵاو کراوەتەوە سوودەکانی ئاوی سارد کاتێک زیاکات ئەگەر لەسەر گەدەی بەتاڵ بخورێتەوە، نەکا خواردنێکی چەور و تێرە خوارد بێت و ئاوێکی ساردیش بەسەریا بخۆیتەوە. بەڵام لە بەرامبەریشە خواردنەوەی ئاوی گەرم یان شلەتێن یاخود هیچ نەبێت سارد نەبێ چەندین سوودی هەیە کە ئێمە بەشێکیان ئەخێنە ڕوو بۆیەوە بۆی بەردەوام ئاوی تیادی بخۆنەوە، ئاوی زۆر سارد ناخۆنەوە، چونکە خواردنەوەی ئاوی گەرم یان شلەتێن یارمەتی دەرەبێت کێشەی بۆ کێشەی هەرسکردن چارەسەرەکات، واکات کە هەرسکردنێکی باشترت هەبێت. ئاوی گەرم کالۆری جەستە سووتێنێت و چەوری لە ناوەبات. وەجگەلەوە جەستە بەگشتی و گەدە بە تایبەتی لە مادە ژەهراویەکان پاگەکاتەوە و هەروەها پرۆسەی هاتوچۆی خوێن لە جەستەدا باشتر دەکات. ئەگەر دوای لە خەو هەستان ئاوی گەرم خۆیتەوە ڕێژەی شەکر کۆنتڕۆڵەکات لە لەشدا. سوودێکی دیکەی هەیە بە تایبەت کە لە خەو هەڵاستی ئەگەر یەک دوو پەرداخ ئاوی شلەتێم خۆیتەوە ئەوە بێگومان بۆ سەر ئێشیا خودۆ کەسانی کە شەقیقیان هەیە. من چەند جارێک تاقیم کردوتەوە خۆم کە زۆر سوودی هەبووە چەند پەرداخێک ئاو بخۆوە کێشی جەستەشە دابەزێرێ ئەگەر چەوری زۆرت هەبێت، چونکە خواردنەوەی ئاو چەند گۆڕانیەک بەسەر جەستەیە هێنێت کاتێککە ئاو خۆیتەوە گۆڕانکاری تەواو بەسەر جەستە هێنێت و بەشێک لە مرۆڤەکان ڕێژەیەکی زیاتر لە ئاو خواردنەوە گازیەکان و زەبەخشەکان نەخۆرەوە، بەڵام زۆر جار ئەوە زیان بە تەندروستی دڵ و گەدە و پێست و ددانەکانی ژەگەێنێت. لە بێەوەی کۆکاکۆلایەک پرسێک ئەو خواردنەوە گازیانە بخۆیتەوە، خواردنەوەی ئاو باشترە، هەروەها هۆکارێکن بۆی کە زیادبوونی ینی کێشی لەشت زیاد بکات کاتێ لە بری ئاو تۆ خواردنەوەیکی گازیە خۆیتەوە. ماڵپەڕی تایم ئۆف دە ئیندیا بڵاوی کردوتەوە ئەگەر لە بری خواردنەکانی دیکە خواردنەوەکانی دیکە ئاو بخۆیتەوە و چەند گۆڕانکاریەک ڕوو دەدەن وەک ئارەزوو بۆ خواردن کەمە بێتەوە بە تایبەت ئەگەر لە پێش ژەمەکان بیخۆین و پرۆسەی دابەزاندنی کێشی جەستە خێراتر دەکات و هەروەها کالۆری و چەوری جەستە زیاتر دەسووتێنێت. مێشک چالاکتر دەکات یاخود چالاکانەتر کارەکات و خانەکانی نوێ ئەکاتەوە.
جەستە لە مادە ژەهراویەکان پاک دەکاتەوە و هەروەها پێست و ڕوخسار ڕوو نەکاتەوە و پاکیەکاتەوە و ئەگەری توشبوون بە نەخۆشیەکانی پەستانی خوێن و شێرپەنجەی ڕێخۆڵە کەم دەکاتەوە. ئەمانە هەمووی سوودی ئاو خواردنەوەن واتە بە تایبەت لە وەرزی گەرمادا خواردنەوەی ئاوی زۆر هەتا بێت باشترە و زیانی نییە بگرە سوودیشیە بە تایبەت بۆ خانمان خواردنەوەی ئاوی زۆر هەموو کێشەیەکت ئەگەر چارەسەر نەکات بێگومان ئەتپارێزێت لە توشبوون بە چەندین گرفت بە تایبەت خانمان کێشەیان زۆر هەیە لە میزەڵدان یاخود هێلکەدانیان و پێستیان خواردنەوەی 10 بۆ 16 پەرداخ ئاو لە ڕۆژێکدا بێگومان لە هەموو ئەو نەخۆشی و گرفتانە دوور تەخاتەوە. زۆر جار لە چیرۆکە ئەفسانەیەکان بینی ومانەیە خود لە فیلمە خەیاڵەکان بینی ومانە کە ئاماژە بە شوێنی کەنزە شاراوەکانەکرێت هەموو کات لەو شوێنانەدا یاخود لەو فیلمانەدا بینی ومانەکە دوورە دەستەکانن ڕەنگە ئەمانە ئەفسانەی ناو چیرۆکەکان بن یان لەو فیلمانەیە بینی بێتمان بەڵام لە دوورگەیەکی دوورە دەست بە ناوی ستیکی شۆلمۆر کە دەکەوێتە کەناراوەکانی خۆراوی ئایسلاند هاوڵاتیانی دوورگەکە سەرقاڵی کۆکردەوەی گەنجینەیەکن لە پەڕی مراوی کە گرانترین جۆری پەڕە لە جیهانە بە شێوازێک کۆکردنەوەی ئەو پەڕە زۆر یاخود زۆر گرنگی پێن و نرخی ئەو جۆرە تایبەتە لە پەڕی مراویش لەم بابەتەدا دەبینین بزانین چۆن کردوانە بۆی وەکو کەنزێک وایە و دۆزویانەتەوە بە تایبەت لە ئایسلەندا کە وەکو لە سەرەتای بەرنامەکەشەوە باسم کرد ئایسلەندا یەکێک بوو لە وڵاتانەی کە بە ئارامترین و خۆشگوزەرانترین وڵاتی سەر ڕووی زەوی دیاری کرا. بۆ دروستکردنی باشترین جۆر و بە نرخترین سەرین و بالیف کە بە پەڕی مراویەکانی ئایسلەند دروستکراون ساڵانە لە وەرزی هاوین نزیکەی 400 جوتیار بە ناو تاشە بەرد و لم و چیمەنە سەوز و بەرزەکانی کەناراوەکانی دوورگەی ستیکی شۆلۆمۆر دەست بە گەڕان و پشکنین دەکەن. بە دیاریکراوی لە پاش مانگی 5 مراویەکان لە سازگارترین کەش و هەوا هێلکە دەکەن و بێگومان بۆ هێلکەکردن هێلانەیەکی نەرم لە پەڕی خۆیان بۆ بێچۆکانیان ئامادە دەکەن. کاتێک هێشتا هێلکە لە ناو هێلانەکاندایە ئێمە بەشێکی کەمی پەڕەکان کۆکەینەوە دواتر چاوەڕێ دەکەین تا بێچوە مراویەکان لە هێلکە بێنە دەرەوە کاتێک کە ماڵی جاڵجاڵۆکە لەسەر هێلانەکە دروست دەبێت واتە ئەو هێلانەیە بەجی هەڵدراوە بۆیە ئەو کاتە هەموو پەڕەکان لە هێلانەکە دەردەهێنین. کۆکردنەوەی پەڕەکان کارێکی ئەستەمە بەڵام خاوێنکردنەوەی پەڕەکان لە پوش و پەلاش دوو هێندە ئەستەمترە بەو هۆیەی سەرجەم کارەکانی بەدەست دەکرێت بێ ئەوەی هیچ ئامێرێک هەر لە کۆکردنەوە تا دەگاتە پاکردن و شوشتنی پەڕی مراویەکان جگە لە دەستی مرۆڤ کاری تێدا نەکردووە. ئەم کارە سەرنجێکی وردی دەوێت دواتر پەڕەکان دەشوشترێن و وشک دەکرێنەوە کە هەموو ئەم ماندوویەتیە ئەرزشی هەیە چونکە جوتیاران وەک گەنجینەیەک مامەڵە لەگەڵ پەڕەکان دەکەن بەهۆی بەرزی نرخ و گرانبوونیانەوە. کاتێک هەموو پەڕەکانمان کۆ کردەوە دواتر خاوینی دەکەینەوە پاشان بۆ ئەوەی بۆن یاخود ئەگەر هەر مێروویەکی تێدا بێت بۆ ئەوەی لەناو بچێت باش دەیشۆین و وشکیان دەکەینەوە لە دوای شوشتن جارێکی دیکە خاوینی دەکەینەوە ئەم کردارانە هەمووی بەدەست دەکرێت. بۆ هەر کیلۆیەک لە پەڕی ئەم جۆرە مراویە پێویستە لە نێوان 6 بۆ 7 کاتژمێر کات تەرخان بکرێت. ئەم جۆرە پەڕە لەگەڵ ئەوەی کێشێکی زۆر سووکی هەیە بە باشترین بربەست بۆ سەرما کە سروشتیە لە جیهان دادەنرێت. بەرامبەر سەرمایەکی زۆر توانای گەرمکردنەوەیەکی زۆر بەرز و باشی هەیە. هەر بەم هۆیە بە گرانترین جۆری پەڕی باڵندەش لە جیهان دادەنرێت کە نرخی لێفەیەک لە جۆری ئەم پەڕە زیاتر لە 4000 یۆرۆیە.
کاتەکەمان لە کۆتایی پرۆگرامەکە نزیک بۆ منیش ئەو بەرگە و بابەتانی کە بۆمان ئامادە کردبوون پێشکەشی ئێوەم کرد بۆ هیوام کە بەردەوام ڕۆژەکەتان بەخۆشی بەڕێ بکەن هیچ چرکە و دەقەیەک لە دەست خۆتانمەیەن کە بەخۆشی بەڕێ بکەن چونکەوە دەرفەتی ژیانە و دووبارە نابێتەوە بێگومان ناخۆشیەکانیش هەر بە هەمان شێوەتەیە پەڕێت و دوای ئەوەش خۆشیەگێت هەمیشە ئامانجمانە ئێوە لە خۆشییا بهێڵینەوە دەستپێکی ڕۆژەکەتان بە باشی و بەوزەوە دەست پێ بکەن تا سبێنەدەینەوە لاتان ماڵاوە و تەندروست باش بن خواتان لەگەڵ